بانولی کە خیانەتی لێ کرد لە شقبراوە بۆیان دۆڕاو بۆچی لاسای ئاریانە گراندەی دەکاتەوە پارەکانی لە چی سرف دەکا بۆچی لە خزم و کەسانی دوور کەوتۆتەوە دوای بەناوبانگ بوونی ئایا لە کورای دڵ غەدریان لێ کرد داواوی زانیاریەکان لە کلیل میدیا. بانە هونەرمەندی تازە پێگەیشتی کوردستانە. بانە لە ڕاستەقینەدا ناوی بانە شێروان فاتحە لە ساڵی 2001 لەدایک بووە لە ئێستادا تەمەنی 20 ساڵە و لە شاری سلێمانیش لەدایک بووە. بانە لە تەمەنی 16 ساڵیەوە بەشداری لە بەرنامەی کورد ئایدڵ کرد. گەیشتە قۆناغی کۆتایی. لە ڕێگەی ئەم بەرنامەیە ناوبانگێکی زۆری بۆ خۆی پەیدا کرد و فانێکی زۆری بۆ خۆی کۆ کردەوە. ئەگەر کورد ئایدڵ نەبووایە بانە شێروان بۆ شێوازی ئێستا دەناسرا؟ بانە شێروان لە وەڵامدا دەڵێ بە دڵنیاییەوە بەڵێ کورد ئایدڵ شانسێکی زۆر باش بوو بۆ من تاوەکو بتوانم بە هەرەکانی خۆمی بۆ دەرخەم و خۆم بە خەڵک بناسێنم و بتوانم فانێکی ئێکجار زۆر بۆ خۆم کۆ بکەمەوە. دووبارەش سوپاسی کورد ئایدڵ دەکەم. هیوادارم بەرنامەی ئاوا لە کوردستان زیاد بێت بۆ ئەوەی گەنجەکانمان بە هەرەکانی خۆیان تاقی بکەنەوە و خۆیان بە خەڵک بناسێنن. وەبانە باز لەوەش دەکا ڕاستیەکانیش ئاشکرا دەکا. دەڵێتن من لە سەرەتا بە شێوەیەکی زۆر بەجددی نەچوومە ئەو بەرنامەیە تاوەکو ئاوا بەناوبانگ بم. پلانێکی ترم بۆ خۆم دانابوو بەس هەندێک جار بۆ شێوەیەی ناڕوە کە خۆت دەتەوێ. لەوانەشە خودای گەورەشتی تری بۆ دانابم بۆ نمونە وەکو کورد ئایدڵ. لە سەرەتا تەنها ویستم گۆرانێکی ئینگلیزی بڵێم. دواتر دایکم و باوکم پێیان وتم بۆ گۆرانێکی کوردیشی لەگەڵ تێکە لاو ناکەی. کاتێ چوومە بەردەم لێژنە زۆر دەنجی منیان بەدڵ بوو بۆیە منیش پەرەم بە بەهرەکانی خۆمدا توانیم بە زمانی کوردیش گۆرانی بڵێم. لە سەرەتادا پرۆگرام وا بوو تەنها بە ئینگلیزی گۆرانی بڵێم بەڵام شانسێکی زۆر باش بوو خەڵکێکی زۆریش منیان بەدڵ بوو و زۆر دڵخۆشیش بووم تا قۆناغی کۆتایی ڕۆیشتم و من هیچ دڵگران نەبووم کە لەوەی یەکەم نەبووم. بۆ من تاقیکردنەوەیەک بوو خۆم بە خەڵک بناسێنم و خەڵک منیان بەدڵ بوو. ئەوە کەسە یەکەمیش بوو دەستخۆشی لێ دەکەم. ئایا بانە شێروان دوای بەشداریکردنی لە پرۆگرامی کورد ئایدڵ لەگە خێزانی گەورە و خزم و دۆستەکانی پەیوەندی باش نەماوە جۆرە کەسایەتێکی تری بۆ خۆی دروست کردووە؟ بانە دەڵێتن دوای کورد ئایدڵ دەتوانم بڵێم ئەزمونێکم وەرگێت زۆریش گۆڕام. ئیتر ئەوە ژیانە کەسەکان هەموو کات لێ قۆناغدا نامێننەوە ئەگۆڕێن وەرز دوای وەرز ساڵ دوای ساڵ ئەگۆڕێ. تەبعەن دوای ئەزمونێکی وا من گۆڕاوم بەس هیوادارم بۆ باشتر گۆڕای بم نەک خراپتر. و دەژڵێتن ئەگەر هەر پەیوەندیەک بچڕا بێت هیوادارم پۆزتیڤ بێتن. بانە شێروان لە نێوان بوون بە ئەستێرەیەکی کوردستان یاخود بوون بە ئەستێرەیەکی جیهانی کامیان هەڵەبژێرێتن؟ بانە لە وەڵامدا دەڵێتن هەردووکیان بۆ من گرینگە. حەز دەکەم لە سەرەتادا ببم بە ئەستێرەیەکی کورد دواتر ببم بە ئەستێرەیەکی جیهان و لە ڕێگەی ئەوەی بتوانم کوردستان بە هەموو جیهان بناسێنم کورد چێیە و چ هونەرێک پێشکەش دەکا. بەو هیوایینە بانەخان ئەو خەونەی بێتە دی. لە بانەخانمان پرسی ئەزموونی 10 ساڵی تر ئەگەر پێشبینی بکەیت بەکوێ دەگەیت لە بواری هونەری یان چۆن خۆت دەبینی لە 10 ساڵی ئایندا؟ بانەخان لە وەڵامدا دەڵێ ئەزموونی 10 ساڵی تر ئەگەر پێشبینی بکەین بەکوێ دەگەین لە بواری هونەری 10 ساڵی تر پلانی زۆر گەورەم هەیە خەونی زۆر گەورەم هەیە بۆیە ناتوانم وا بە ئاسانی جواب بدەمەوە. باز دەتوانم بڵێم لەو 10 ساڵی داهاتوودا هەنگاوێکی زۆر باش بنێم. پێویستە لەمە دووە من بەکارێکی زۆر پرۆفشناڵتر کار بکەم کە لە ئێستادا زۆر بە پرۆفشناڵیش کار دەکەم و هەنگاوی زۆر باشم بۆ خۆم داناوە لەمە دووە کارە هونەریەکانم ببینن چۆن بەرەو پێش دەچێتن و چۆن بەرەو جیهانی بوون دەچێتە. هونەرمەندی بەناوبانگی ئەمریکی ئاریانە گراندەی کە چەندین خەڵاتی لە ئەمریکا بەدەست هێناوە
کە کەسێکی زۆر ناودارە و زۆربەی خەڵک دەڵێن بانە شێروان لاسەی ئەو ئافرەتە دەکاتەوە هەم لە جلوبەرگ هەم لە ستایلی گۆرانی وتنەکانی. ئایا بانەخان دەیەوێ وەکو ئارینە گراندەی بی یان جیاواز بێتن؟ بانە شێروان لە وەڵامدا دەڵێتن نامەوێ وەکو ئەو بووم، بەس هەموو گۆرانی بێژەیەک کەسێکی هەیە کە سەیری دەکاتن وەکو ئایدڵی خۆی. منش ئارینە گراندەی و لیدی گاگا وەکو ئایدڵی خۆم سەیری دەکەم، بەڵام نامەوێ وەکو ئەوان بم. بەسکارم تێیەکەن لە میوزیک، جلوبەرگ، ناخواردن، ستایل و هەموو شتێک، بۆیە من فانی ئەوانم. بانە کەسێکی لێبوردەیە یان دڵڕەقە؟ بانە لە وەڵامدا دەڵێ کەسێکی دڵڕەق نیم، من لێبوردم، ئەو کەسانی ئازاریان داوم من لێم بورینە. و بانەخان زۆرترین پارەکانی بۆچی سەرف دەکاتن؟ بانەخان لە وەڵامدا دەڵێ زۆرترین پارەم بۆ ئەوەیە من هیوایەتم خواردنە، زۆرترین پارەم بۆ خواردن سەرف دەکەم. ئێمەش دەڵێن ئەی ئەو هەموو پارەیە بە خواردن دەداتن، ئەی بۆچی ئاوا ڕەشی قوناسکە؟ لە بانوولیما پرسی پێکەنینی ئافرەت مانای بەهێزیە؟ تۆش ڕۆخۆشەکەت وەک چەک بۆ شاردنەوەی خەمەکانت بەکاردەهێنی یان سروشتی خۆتەوە هەموو کات دەم بە پێکەنین و ڕووخۆشی؟ بانە دەڵێتن لە ڕاستیدا وای هەڵمەخەڵەتن کاتێ من پێدەکەنم لەوانێ ئێستا بچم تێر بگریم گۆرانیەک بنووسم، لە دواوە ئەوە شتێکی زۆر نۆرمالە، بە سندێک جار بە پێکەنینی خۆم ئەشارمەوە ڕوبەڕووی خەمەکانم دەبمەوە، حەز ناکەم خەمەکانم بشارمەوە، ڕوبەڕووی دەبمەوە، تێ ئەپەڕێنم یان گۆرانیەک لەسەر ئەنووسم بۆ ئەوەی گۆرانیەکەم بتەقێتەوە. لە بانەما پرسی لە عشقدا بردنەوە دۆڕان هەیە، پێکگەیشتن هەیە، تۆ بە عیشقەکەت گەیشتی؟ ئەویش لە وەڵامدا تەنها یەک وشەی دەڕبێ، وتی نۆ. ئێمەش دەپرسین تاکو ئێستا کێ ئەو دڵە ناسکەی بانەی بردووە، بۆچی دەڵێ نۆ؟ چۆن دڵیان هاتووە ئەو دڵە ناسکەی بشکێنن؟ کێ لە ژیانی خۆی و لە ژیانی هونەری خیانەتی لە بانە کردووە؟ بانە لە وەڵامدا دەڵێ بەڵێ بێگومان من ڕۆژانە خیانەتم لێ دەکرێ، بەڵام بەهۆی ئەوەیە من زۆر دڵپاکم و زۆر سیقە بە خەڵک دەکەم و ئەو قسەیە هەموو کەسێکیش دەڵێ، بەڵام ئەو قسەی من ڕاستەقینەیە و فێک نییە. دەتوانن لە کەسەکانی دەوروبەرم بپرسن کە ڕۆژانە چندێک خەم دەخۆم بۆ ئەو شتانەی کە خەڵکی دەوروبەرم زۆر بە خراپەی مامەڵا دەکەن، بۆیە من ڕۆژانە خیانەتم لێ دەکرێ. بانە دوای کۆتایی هاتنی پرۆگرامی کورد ئایدڵ یەکەمین گۆرانی خۆی بڵاو کردەوە بە ناوی بڕۆ، کە دوید بوو لەگەڵ هونەرمەند نەوید زەردی، کە لەگەڵ هونەرمەند نەوید زەردی کۆنتراکتی کردبوو لەگەڵ کۆمپانی NZ Production، بەڵام بەبێوی هیچ ڕوونکردنەوەیەک بداتن لە یەکتری تووڕە بوون و لە یەکتری جودا بوونەوە. و دواتر بانەخان گۆرانی شێتم کە ناوبانگێکی زۆری بۆ پەیدا کرد، بە هەمان شێوە وەویەکی باشی هەبوو لە سۆشیال میدیا، ئەوە لە دوایین گۆرانیشی بڵاوی کردەوە بە ناوی دڵێکی شکاو. زۆر سوپاس بۆ سیرکردنی تەواوی ڤیددیۆیەکەمان. ئەوە پێتان خۆش ئەمجارت کە سایەتێکی تری بە ناوبانجی کوردستان ڤیددیۆی لەسەر بکەین، بۆمان لە کۆمنت ناوەکەی بەجێ بێڵە. و زۆر سوپاس بۆ لایکردن و شێرکردتان، و هەروەها سەبسکرایبی چەناڵ یوتیوبەکەشمان بکەن و وەزەنگۆڵەکەش دابگرن بۆ ئەوەی تۆ یەکەمین کەسبی هەواڵەکانمان ببینی. و هەموو کار لەگەڵتانین لە کلیل میدیا.